هر دوی درباره دا انت مینین دچینا بغدا میوانه که من هیا برز زیا محسن شارزای آبوری لبغدای برکا سکایپی لگل منه اف دما باش بیتن از جوی دست بکم بری از بحثا دلار و دینار بکم لجیهانش برکو تو شارزای آبوری از جوی دست بکم گلک جارا وقتی پیش بینی بو هندک تشتان تیتا کرن بو نمونه هاتا پیش بینی کرن که 2023 دا ده بهای خوراکیان یه خورنا ده گرام بیتن ده کشه آنکو ازما آنکو قیران خورنل جهان چه بیتن پیش بینی هات بکرن بس کسی نتزانی که ده شرط نورا اوکراینیا و روسیا دا چه بیت و اف کاریگری سر هبید اوانو که العراقی های اف گرانبونا یا دینار آنکوش دزدانا بهای دیناری الهمبر دولاری الدفتل گوری پیش بینین هوا اف تشتکی آساییه الهمبر دینار عراقی تتكرن يانجي دسكرده يعني نكو الجوري وا بيج بينيا افنكو شارزا و ابوريناس بيج بينيت كان دبجن دقيقه 200 و دزفريتا و 120 نعم بسم الله الرحمن الرحيم بەڵێ بەناوی خی گەورە و مێهرەبان سڵاو لە تۆ و لە بینەرانیشتان زۆر سپاس بۆ میوانداریکردنم لە ڕاستیدا بابەتی بەرزبوونەوەی بەهای دۆلار لە بەرامبەر دیناری عراقیدا بەهۆی چەند کێشەیەک و ئاڵۆزیەکەوەیە بە تایبەتی ئەوانەی پەیوەندیان بە شەڕی رووسیا و ئۆکرانیاوە هەیە تاکو ئێستاش ئەم کێشەیە بەردەوامە لە بانکی ناوەندی عراقی ئێمە هیواخواز بووین کە بانکی ناوەندی عێراقی کۆمەڵێک ڕێکار بگرێتە بەر و هۆکارەکانی دابەزینی بەهای دینار دیاری بکات کە هۆکاری ڕاستەقینە بن بۆیە کاتێک هۆکارەکان دیاری دەکات لەو ساتەوە دەتوانین ڕێکارەکان ڕێکاری ڕاستەقینە بن بۆ ئەوەی نرخەکان کۆنتڕۆڵ بکرێن بەڵام ناشارەزایی بانکی ناوەندی لەم لایەنەوە بووەتە هۆکاری ئەوەی ڕێکارەکان جۆرێک لە بێسەروبەریان پێوە دیار بێ بە تایبەتی ئەوانەی پەیوەستن بە بەرزکردنەوەی بەهای دینار مەبەستم هەموو ڕێکارەکانە لێرانە چونکە دەسەڵاتی دراو لە عێراقدا سەرنجام هەموو هەوڵەکانیان پێچەوانە دەبوونەوە وەک بینیتان بۆیە دەبینین ئێستا بەهای دینار بەردەوامە لە دابەزین و لە 160,000 دینار نزیک دەبێتەوە بەرامبەر بە 100 دۆلاری ئەمریکی ئەمەش لەوانەیە بەردەوام بێ لە بەرزبوونەوە پێشبینیش دەکرێت بەڕاستی بەرزتر بێ لەبەر چی چونکە ڕێکارەکانی بانکی ناوەندی وەک ئاماژەم پێکرد جددینین و ڕاستەقینەش نین تەنانەت نزیکیش نین لەوەی کێشەکە چارەسەر بکەن یاخود لە کێشە ڕاستەقینەکە بن بۆیە جگە لەمەش بانکی فیدرالی ئەمریکی ماوەی 2 ساڵ پێش ئێستا سزای بەسەر بانکدا چەند بانکێکی عراقیدا سەپاندووە بۆیە گوتیشیان کە پێویستە پێگەیەکی ئەلکترۆنی دابمەزرێنن بۆ ئەوەی بتوانن کۆنتڕۆڵ بکەن کە لە کۆتایی ئەم ساڵدا ئەو ڕێکارانە جێبەجێ بکەن ئەم ڕێکارانە هۆکار بوون بۆ ئەوەی بانکی فیدرالی ئەمریکی سزای زیاتر لە 15 بانکی تایبەتی عراقی بدات و بیان خەتە لیستی ڕەشەوە بۆچی چونکە ئەم بانکانە لە ڕاستیدا پارە بە قاچاق دەبن و مامەلە لەگەڵ کۆمەڵێک وڵاتدا دەکەن کە سزای ئەمریکیان لەسەرە باشە تو دبێژی ئەڤێن کۆ بانکە ناوەندی برێڤەت بن نەشیاینە سیاسەتێکا داراییە باش بژین مامەلێ بکەن ئەدگەل ئەڤێ ڕەوشێ ئەvە دەمەکیدا و ئەو کەسێن کول بانکە ناوەندینە بۆ حسابی هەمی بسپۆرن و ئەزمونونەکەوانیان دوور و درێژ هەیە گۆری هەوە دویا با بانکە ناوەندی چی کرد بادا و ئەف ڕەوشە کۆنتڕۆل کردبا بەڵێ شتەکە بەم شێوەیە من لە سەرەتا گوتم کە پێویستە ئێمە بزانین کێشەکەت چییە
ئایا کێشە ڕاستەقینەکە ئەوەیە کە ئێمە بەنمونە مامەڵە لەگەڵ ئێران یاخود تورکیادا دەکەین؟ ڕەنگە هەتا حەدێک تورکیا سزای لەسەر نەبێ سزای ئەمریکی، بەڵام ڕەنگە سزای ئەمریکای بەسەردا بسەپێندرێ لە ماوەی داهاتوودا. ئەگەر تورکیاش نەبێ هەندێک کۆمپانیای تورکی ڕەنگە سزایان بەسەردا بسەپێندرێ. بۆیە من کاتێک دەڵێم کە کێشەکە چییە، کێشەکە پێویستە دیاری بکرێت هەر کاتێک مامەڵە بکەی لەگەڵ وڵاتێکدا کە سزای ئەمریکی لەسەر بێ پێویستە وردە وردە دوور بکەویتەوە لەوەی دۆلار بدەیتە ئەو وڵاتانە، چونکە کاتێک مامەڵە لەگەر ئەم وڵاتانە دەکەیت پێویستە بە دراوێکی دیکە مامەڵە بکەیت. ئەم دراوەی دیکەش پێویستە بەقەت دۆلار نەبێ، پێویستە بەهای دۆلاری نەبێت، چونکە لەو حاڵەتەدا تۆ لێرە هەوڵ دەدەی دۆلار بدەیتە ئەو دەوڵەتە، ئەمەش دەتگەڕێنێتەوە نێو بازنەی سزایەکان. بۆیە پێویستە دراوێک هەبێ، جاسی یۆرۆ بێ یاخود ڕۆبلی هندی بێ یاخود یوانی سینی بێ، هەر دراوێک بێ زۆرەکەی. بەڵام پێویستە دووبارە جەخت دەکەمەوە سزای یاخود دۆلار ئەو پارەیە نەبێت کە دەگوازرێتەوە یاخود دەدرێتە ئەو وڵاتەوە سزای لەسەر نەبێ. ئەمە شتی یەکەمە. خاڵێکی تری گرنگ هەوێ ئەوەیە کە پێی دەگوترێ پەنجەرەی دراو یاخود بازاڕی دراو، کە بۆ خۆی بازاڕی بە قاچاغبردنی دراوی بیانیە بەڕاستی بۆ دەرەوەی عێراق. کردارەکانی یاخود بەردەوامن لە بە قاچاغبردنی پارە بۆ دەرەوەی عێراق لە ڕێگەی بازرگانیەوە، جاچ بازرگانی بە مرۆڤ و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر و چەندین بازرگانی دیکەش کە هۆکارن لە گەندەڵی دارایی و دزینی پارەی گشتی عێراق. بەڵێ زۆر سپاس بەڕێز زیا موحسن، پسپۆری ئابووری لە بەغداوە. سپاس کە لەگەڵمان بوون.